کە تێڕوانینمان بۆ شتێک گۆڕا دڵنیا بن یەکسەر هەڵوێستیشمان بەرامبەری دەگۆڕێ. هەر مامۆستاتەم شەرقاوی لە نەبەئون یەقیندا لە کتێبەکەی خۆیدا نەبەئون یەقین لە لاپەڕەی 48دا و لە کتێبەکەدا کە بە کوردی کراوە لە پەیامی دڵنیاییدا کە مامۆستا ئايات فەهمی کردوێتی بە کوردی لە لاپەڕەی 69دا مامۆستا ئەدهم شەرقاوی دەڵێت جارێکیان لە مزگەوتێکە دۆڕکە سونەتم دەکرد. ئەو کاتەی سرم لە سوزدەیا بوو ئەمیش کۆمەڵە دوعای خێری زۆر بکەم تەواو لەگەڵ پەروەردگاری خۆما تێکەڵاو بوو بووم لە سوزدەکەیە. بەڵام وەختێکم زانی یەک دوو لە ڕوتان شەقێک قاچێک بەر سرم کەوت بەڕاستی زۆر بەقووە لێدام، هەر زۆر ئازاریدام، چاوی تاریک کردم. دواتر کەسەکە دەمە بۆڵەشی کرد، یعنی بۆڵە بۆڵی کرد، چەند قسەیەکی نەشیاویشی بە منوت. لە ناو سوزدەیام لە نوێژام لە حزوری خوای گەورەدا دڵم ناڕەحەت بوو. دڵم ناڕەحەت بوو کە کەسێک ئازاری داوم، بە قاز لە سەری داوم، شەقی لە سرم داوە، ئەم هەموو ئازارەی پێگەیاندوم، هێشتاش لە جیاتی ئەستەغفیرالله و داوای لێبوردنێک بۆڵە بۆڵ دەکا و ناڕەحەتی دەردەبڕێ. هەستامەوە و نوێژەکەم تەواو کرد. بەو نێتە ڕۆیشتم منیش بڕۆم بڵێم کاکە لە جیاتی داوای لێبوردن ئازارم دەدەی، قسەی نەشیاویشم پێ دەڵێ، بەڵام یەکسەر هەڵوێست گۆڕە، چونکە بینیم ئەو کەسە داماوە خوای گەورە بەسەری کردوێتەوە بە نابینایی کە ڕۆیشتووە پیاسەی کردووە بە مزگەوتەکەیە تەوەقوعی نەکردووە کە من لێوا بەبێ دەنگی سوزدە دەبەم و سرم لە سوزدەیە قاچی بەر سرم کەوت. کە قاچی بەر سرم کەوت ئێتر ئەو دەبووە ئەو حەقی خۆیەتی ناڕەزایی دەرببڕێ، دەکا کە دەنگێک کۆکەیەک شتێک یان لە پەنا پایەیەکەوە نوێژت کردە ئاخر منی بینی و من کەسێکم لەوێدا بۆ خۆم پیاسە ئەەکەم بە مزگەوتەکەیە، ئەڵێ یەکسەر تێڕوانینم گۆڕە. لە ماوەی یەک چرکەدا لە کەسێکی تووڕە و پەز لە کەسێک بوومە کەسێکی خاوەن سۆز و بەزەی. کەواتە بەڕێزان تێڕوانینەکەمان بۆ ڕووداوەکە یەکسەر هەڵوێستیشمان دەگۆڕێ. ئێستا جەنابەت زۆر جار کەسێکت بینیوە زۆر کەسێکی ڕێک و پێک و باش بووە، بۆ چونکە تۆ وات بینیوە، بە دیندارت زانیوە، بە ڕۆشنبیرت زانیوە، بە کەسێکی عاقڵ و ژیرت زانیوە، بە ئیسلاح خوازت زانیوە. بەڵام کەسی واش هەیە بڕواتان هەبێ هیچ خراپە لێ نەدیوە، بەس دید و تێڕوانینت بۆی خراپە. ئێستا دزیەکت لێ کرابێ گومانت لەسەر فڵان کەس بێ، هەر کە چاوت پێی دەکەوێت شقلی دزێک دێتە بەر چاوت، هەر یەکسەڵی فڵان کەس دزە، چونکە تۆ گومانت لێیەتی. کە دوای ئاشکرا بوو فڵان کەس نەخێر ئەم دزیت لە تۆ کراوە فڵان کەس نەبووە، بڕواتان هەبێ یەکسەر دید و تێڕوانینت بەرامبەری دەگۆڕێ. کەواتە دید و تێڕوانینی ئێمەیە بەرامبەر بە شتەکان، شتەکان هەر یەک جۆرن، ئەوە ئێمەین بە دید و تێڕوانینمان گۆڕیمان، ئەوە ئێمەین هەڵوێستمان بەرامبەر بە ڕووداوەکان هەمان ڕووداوە، بەڵام دید و تێڕوانینەکەمان گۆڕی.